افکار ما جواری دای پاکیج دای ماجا پنده کرکو زحمت شمرنی به ترزگار کردن. ام وی بسیاری تایباتی جی آراسته کسی پاسپورت تایباتی جی دوی بواری دا حتی جنگا و جنگا پاریزی دا کیم. بریا مرنا دریاچه امشین ریکک هبت جبو ایران و رجالات کردستان کو زندیب کن. بریا مرنی. دکتر منصور سهرابی دکتر منصور کو جنگا پاریز تایباتی جی شارازا و پاسپورت واری جنگا دا اش باجاره کل جالمانی پرکاسکای پیدا دیال مادا. دکتر منصور گلک سپاس کوی نفشواد دیال مادا. جانی از همه از وی بسیاری بحث بکم. واشتبكم بريا مرني ريكك هيا دریاچه ورمي رجالات كردستان بيتا زندي كرن ام قرطال بكيش مرني سلاو رزم هيا بو ايو بينيراني خوشويست وك راستي بي ريگا كان همو بستراوا خوكاري يشكبوني قولي ورمي دقارت وسر باريو بريچي سقطو غلطي او كلماوي سلت 50 سال رابردو دا لو حوزه او دیری دا انجام درا و در راستی دا او جوری که پیویست بو لروی زانستی و سرچاوی آوکان بریو نچو اوش پیویست آماجه پی بکم و اضافه بکم که لنیزیکی نیوراستی گولکه یا بلین دریاچه ورمه اتوبانیگ یا بلین پردیکیان لیدا که اویش هوکاریگ بو و اوی که بینی سر و خواری دریاچەکەی قەتع کرد و ئەو پەیوەندیە نەما ئەوەش توانی کاریگەری هەبێ لەگەڵ هەموو ئەوانە کشت و کاڵ لەو حوزەیەدا زیادی کرد بەر لەوەی کە کۆماری ئیسلامی بێتە سەرکار 230,000 هێکتار زەوی بەراومان هەبوو لەو بڵێن حوزەیە یا لەو ناوچەیەدا کە ئاوەکانی دەچێتەوە بۆ ناو گۆلی ورمێ بەڵام هێستا بۆتە زیاتر لە 700,000 هێکتار کەواتە 500,000 هێکتار زیادی کردو بەنداوێکی یەکجار زۆر لەسەر هەموو ڕووبارەکان لێدراوە ئاوێکی کە دەچوو بۆ دەریاچە خۆی دەچێ بۆ شۆنی دیکەواتە لە بۆکانەوە هەناردەی تەورێز دەکردێ خۆی هەموو ئەوانە لەگەڵ ئەوەی کە پلەی گەرمایی چۆتە سەرێ کەش و هەواکەش گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆتە سەبەب ئەوەی کە دەریاچە بگاتە ئەو حاڵەتە ئەوەی کە ئێمە بڵین دەریاچە دەبوژێتەوە یعنی بەو پانتایی کە 5,000 کیلومترە و دەتوانین ئەو ئاوەی ڕێژە ئاوەی کە پێویستە بۆ 5,000 کیلومتری دابینی بکەین ئەوە هەرگیز ڕوونادا بە پێی کە هەموو ئەو ئاوانە پێشی گیراوە لە پشت بەنداوەکان و کشت و کاڵ و ئەو بیرانەی کە لێدراوە نزیک 100,000 بیر لێدراوە لەو ناوچەیەدا کەواتە ئیمکانی ئەوەی کە بگەڕێتەوە حاڵەتە نییە و ئەگەر هەر ئەو شێوەیە کە ئێستا بەردەوامە لە 100 ئیشک دەبێت و لە داهاتوویەکی زۆر نزیک هەز بێ پرسیارە بکەم ئەvە مەبەست هاتە حەشکردن یانجی تشتێک بی کەمتر خەمی بی یانجی پڕاستی وەکە تا ماژە پێکردی یعنی هاتنە کارە لەسەر دەستەڵاتە یا کۆمەرە ئیسلامیە ئیرانێک و هێدی وساکیم لێ هاتیە یعنی تشتێکی سیاسیت پشتڕایە یان تشتێکی سروشتیە خۆ بەڕێوەبرنی ئاو لە هەموو ئێران سەقەتە گۆلی ورمێ ئەگەر لە شۆنی دیکەش باە هەر ئیشک دەبوو بەو بەڕێوەبەری هێستا دەبینی زۆرتر لە نیوەی هەرە زیاتر یعنی بڵێن لە 160 تاڵاوەکانی ئێران یا ئیشک بوون یا بەرەو ئیشک بوون دەچن کۆماری ئیسلامی بەڕێوەبەرێکی ئاوی سەقەتی هەبووە کە بەداخەوە زۆربەی زۆری پرۆژەکان لە دەست سپای پاسداراندا بوو شرکەتی خاتەم الئەنبیا هاتووە سەد بەنداوی ساز کردووە لەسەر ڕووبارەکان یا ئاوەکانیان گواستوەتەوە ئێمە شتێکمان هەیە لە بەحسی هیدرۆلۆژیدا کە چەرخەی هیدرۆلۆژی پێ دەڵێن کەواتە و ئاوەی کەوا دەڕوات و دێت کە خۆی ڕووبار دەگرێتەوە ئاوەکانی بنعرزی دەگرێتەوە باران و ئەوانە خۆی ئەو چەرخەیە یا ئەو سیکلا دەستکاری کراوە دەستکاریکی سەقەت کراوە و کاتێک کە مرۆڤ دەستکاری سەقەت دەکا دەتوانێت لێکەوتەی ئاوای هەبێ من ناڵێم کە کۆماری ئیسلامی بە عەمد ویستوێتی هەموو ئێران ئیشک بکە بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە بەڕێوەبەرێکی غەڵەت و نازانستیان هەبوو و سپای پاسدارانیش جوێی نەداوەتە بواری عیلمێکەیە یعنی بواری زانستەکانیان لەبەر چاو نەگرتووە و ئەو پرۆژانەی کەوا پارەیەکی زۆر یا پوڵێکی زۆری بووان تێدا بووە هەر ئەویان بۆ گرنگ بووە یعنی بۆیان گرنگ نەبووە کە چی بەسەر دێ ئەو وڵاتە دکتۆر باشە ئەگەر هۆسا دەرباز بێتەکی توژیت بێت تو گەلە پێداگیری سەرندێکی کۆ ڕێڤەبەریەکە سەقەت یا ئاوێ هەبێ لە کۆمەرە ئیسلامیە ئیرانێ
باشترین چارەسەری چیە ئەو ڕێگەبرنەوەسە قەت ئەگەر چ نەبێت بێتە چارەسەرکردن ئەوە هەیش دەست نەچێت دەزانی خۆی کاتێک کە باران دەبارێت ینی بڵین خۆی بە هەموو ئاوانەی کە ئێمە پێی دەڵێن تەجدید پەزیر کەوا دیسان دەتوانێت بڵین کەڵکی وەرگیرێتەوە ئەوەی کە ساڵانە لە ڕێژەی باران دوای هەڵماوەکان دەمێنێتەوە لە ئێران دەوروبەری تقریبا نزیک 100 میلیارد میتری سێجێ ساڵانەیە بە پێی بواری زانستی ئێمە حەقمان وایە کە تەنانەت لە ١40 ئیستفادە بکەین یعنی ئەوەی کە ئێمە کەڵک لە 40 میلیاردی وەربگرین بەڵام لە ئێران زیاتر لە نزیک 92 میلیاردی کەڵکی لێوەردەگیرێ زیاتر لە 90% کەڵکی لێوەردەگیرێ هەر لە بەشی کشت و کاڵدا 86 میلیارد میتری سێجێ کەڵکی لێوەردەگیرێ کەواتە ئەو بەڕێوەبەرەی کە عەرزم کردن ئاوا سەقەتە خۆب لێکەوتەی ئاوای دەبێتەوە کاتێ دەتوانێت بگەڕێتەوە ئەوەی کە سەرجەی خۆی بێ کە ئێمە بتوانین ئەو 40% لە بەرچاو بگرین واتە فقط لە 140 کەڵک لێوەربگرین ئایا حکوومەتی ئێران توانای ئەوەی هەیە کە 60% ئەو کەڵک وەرگرتنانەی کە ئێستا بە سەقەتی وەری دەگرێت بیداتەوە بە ژینگە و بە سەمە جوابەکەی نەخێرە لەبەرەوەی کە هەموو گەشەکانی ئێران لە هەموو ناوچەکانی ئێراندا بە پێی گەشەیەکی ئاویە هەموو ئەو پیشە سازیانەی کە لە ناوەندی ئێران لە پارێزگای ئیسفەهان و کرمان و یزدەوە هاتوۆتە ئارا کە پارێزگاهایەکی زۆر ئیشکن پەیوەندیان هەیە بە ئاوەوە ئەگەر ئاو نەبێ ئەوان لەبین دەچن کەواتە پیشەسازی ئێران تووشی کێشە دەبێت بۆیە من باوەرم وایە کە بەداخەوە ئەو بەڕێوەبەرێ سەقەتە لەو کۆماری ئیسلامیدا چارەسەری دکتۆر داوای پرسیار پێشبینیت تا چۆنە وەکە پسپور و شەڕەزەک بواری ژینگەیەدا کەنگی تەمامی ئەگەر ڕووسا دەرباز بێت دەریاچە گۆڵە ورمێ دێ حشک بێت و کاریگەری ڕێژ بلیل سەر ژیانە مرۆڤک و ڕەنگە کوچبەریەکە زێدە هەبێت دێل سەر چه ئالیەکردنی ژیانی هەبم تایبەتیژ لێ ناوچەیە ئێستا ڕۆژانە زیاتر لە 30 میلیۆن میتری سێجێ هەڵماڵمان لە دەریاچەکەدا هەیە و بەو شێوەی کە دەڕواتە پێشێ ئێوە لە گزاریشتەکەی ژیواردا ئاماژەتان بەوە کرد کە لە 190 زیاتر لە 195 ئیشک بووە پیشبینی ئێمە ئەوەیە کە لە پاییزدا لە وەڵی پاییزدا لە 198 ئیشک دەبێت ئەگەر ساڵی داهاتوو ساڵێکی پڕئاو نەبێ کە بە پێی پێشبینیەکان پڕئاو نابێ و ئیشکە ساڵی بەردەوام دەبێ ساڵی داهاتوو پاییزی ساڵی داهاتوو یعنی پاییزی ئەو ساڵ کە دێنە ساڵی 2023 دەریاچەی ورمێ بە تەواوی ئیشک دەبێ بەو شەرتەی کە بارانێکی کەم ببارێت یعنی ئەگەر ئەو ئیشکە ساڵێ بەردەوام بێ ئەگەر بەردەوام نەبێ لە ئایندەیەکی دوورتر داواتە 3-4 ساڵی دیکە لەوانەیە بە تەواوی ئیشک بێ مەگەر ئەوەی کە کارێکی بکەن ئەویش ئەوەیە کە هەموو ئاوانەی کە دەچێتەوە دەریاچە بتوانن لە 140 دەریاچەکە داخڕی بکەنەوە یعنی دەواقعدا تەنها ڕێگایەکی ئەوڕۆ هەیە بەوەی کە بتوانن پێشی مردنی دەریاچەکە بگرن ئەوەیە کە سەطحی هەڵماوەکە بێن دەخوارێت کەواتە مەساحەتی دەریاچەکە یا گۆلەکە کەم بکەنەوە هەموو ئاوەکان بنێرن بۆ 140 کە ئەو ئیمکانە بە پێی ئەو جەزیرانەی کەوا لە ناو گۆلەکەدا بوونی ئێستا و پشتیان ئیشکە دەتوانن لەوەی استفادە بکەن و قسمەتی سەری دەریاچەکە بێڵنەوە و ئەو ئۆتۆبانەی کە لێ دراوە ئەویش لابرن و حەقاوەکانی بۆ دابین بکەن دەتوانن لە 140 بێڵنەوە بۆ ماوەیەکی درێژخایەنتر ئەگەر ئەوە نەکردرێ هەموو دەریاچە لە ئایندەیەکی زۆر زۆر زوودا لەبین دەچێت و بە لەبین چوونی دەریاچەی تۆفانی خوێ نزیک 500 کیلومتر شعاعی ئەو دەریاچەی لە خۆ دەگرێت بە تایبەتی پارێزگای تەورێز زۆرترین خەساری دەبێ و پارێزگاکانی دیکەش لێکەوتەی لەسەری دەبێت و کشت و کاڵ تووشی مەسئلە دەبێت خەڵکەکە مەجبور بە کۆچبەری دەبن بە تایبەتی لە شارەکانی عەجەبشێر و بناو و ئازەرشەهر و ئیلیخچی و حتا نزیک تەورێزیش منتەقەی کوردستانیش لێکەوتەی لەسەری دەبێت بەڵام لێکەوتەکە زۆرتر لەسەر منتەقەی ئازەربایجان و یا لەسەر ئەو منتەقەی پارێزگای تەورێز دەبێت. گەلەک سپاس دکتۆر مەنسوور سوهڕابی شارەزا پسپۆرت وەرێ ژینگەیەدا شکێل ژ ئەڵمانیا پرایسکای پێین گەلمەدەبوون گەلەک سپاس بە دکتۆر هەر بژین.